کەشوهۆی زۆر ساردترە لە چاو هەموو ناوچەکانی کوردستان هەر بە تایبەتی باڵەکایەتی بەگشتی باڵەکایەتی و زۆر بە تایبەتی حاجۆمەران بەفرەتی زۆر لێ دەباری چونکە ناوچەکی شاخاویە بەڵام حاجۆمەران ناوشارەکەش خەڵک زۆر ناڕەحەتە لەبەر ئەو سەرمایەی و لە ڕووی خزمەتگوزاریشەوە بەڕاستی پشتگوێ خراوە لەبەر ئەوە ڕاستە کارەبای 24 ساعاتی لە یەکە لە ئێرانە ڕاکێشراوە بەڵام کارەبایەکە گران لەسەر هاوڵاتیان دەکەوی بۆ مەسائلی سوتەمەنی وەکو نەوتیش ئێرە حیسابی دەگەڵ هەولێرێک کراوە حیسابی دەگەڵ کەرکوچێک کراوە یەک ماڵ یەک بەرمیلێ نەوتی وەربگری ئەوە شتێکی بەڕاستی غەڵەتە پێویست بوو لێرە زیاتر خەڵک نەوتی وەربگری و زیاتر خەڵک ئاڕ لێ بدرابایەوە لە ڕووی خزمەتگوزاری بۆ وەکو پاکردنەوەی کۆڵانەکان و سەرجادە و ئەوانە و حکومەت زیاتر پێویستە ئاڕ لە ناوچە شاخاویەکان بداتەوە بەگشتی سەرمای ئێرەش بە تایبەتی 5 مانگی ساڵ ئەتوو دەناو سارد و سەرمایەکی زۆر ساردای لێرە سەرمایەکە درێژترە لە ناوچەکانی دیکە بەفرەتی زۆریشی لێ دەباری چەندە زوو سەرمادادێ بەڵام پێویستان بە بەرمیلێ نەوتێکی زۆرە بەرمیلێ تەبعاً ئێرە وەکو هەولێر نییە وەکو شارەکانی خوارێ نییە ڕاستی سا پێویستمان بە بەرمیلێ نەوتێکی زۆرە ئەگەر بێتەوە کارەبایانە بێ ڕاستی وەزعمان باش نییە کارەبای نیشتیمان کارەبای ئێران کارەبای ئێرانیمان هەیە ناگەر بێت و کارەبامان نەوێ نەوتمان زۆر دەوێ ڕاستی یەک بەرمیلیان داوینی خۆرە بەس ئەگەر ئیشی پێ بکەی ئەگەر ئیشی پێ بکەی تقریباً لانەی بە 10 ڕۆژ 15 ڕۆژ بە 12 ڕۆژ خلاص ئەگەر ئیشی بسو وڵای داواکاریمانەوەیە کە ڕاستی نەوتمان بۆ بێن نەوتمان بدەنێ داوا لە حکوومەتی هەرێم دەکەین ئەگەر نەوتمان بدەنێ سەرمای ئەگەر زریان بێ ڕاستی ئەگەر زریانێکی زۆر بێ کەشوهای زۆر بەقووەتە زۆر زوو دەبەستی جادەکان حتا بۆ شوێش خاوێن نابنەوە لەبەرەوە کە لە زریان هات وەکو ئەوەی نییە زوو سەرمادادێ ڕاستی لێرەش بە حقیقەت زوو سەرمادادێ بڵێن وەکو ئەوەی نییە وەکو لای خوارێ یا چۆمان بێ یا دیانان بێ یا هەولێر بێ ڕاستی ئێرە کەشوهای زۆر سادە منتیقەکە منتیقەیەکی شاخاویە ساڵانە بەفرێکی یەکجار زۆر دەباری لێرە لەو منتیقەی ئێمە بە تایبەتی منتیقەی باڵەکایەتی ئەجا بۆیە داوا لە حکوومەتی هەرێمی کوردستانە کەم کە زیاتر نەفتمان بۆ دابین کە بۆ ئەو سنوورەی چونکە ئێرە بەعکمی ئەوەی منتیقەیەکی کوێستانە بەفری زۆر زووتر لێ دەباری لە چاو شوێنەکانی تر وەتا زستانەکەشی تاقیتر دەبی بە نسبەت شوێنەکانی دیکە بۆیە داوا لە حکوومەتێکە تا حکوومەت ئێستا هەتا ئێستایەک بەرمیلێ نەفتی بۆ ئەو منتیقەی دابین کردیا بە بەرمیلێ نەفتەکی دەبان ئەلێرە لە عاجۆمەران و لە باڵەکایەتی کەس بە بەرمیلێ نەفتەکی ناگاتە سەری بۆیە داوا لە حکوومەت هەرێمەکەم زیاتر نەفتمان بۆ دابین کە کارەبای ئێستایی حکوومەت بۆمان دابین دەکات کارەبامان لێ بۆتە ترافلایت هەر 5 دقە دێت و 10 دقە دەڕوە داوا لە حکوومەتی هەرێمی کوردستانەکەم هەم کارەبایەکەی بۆ ئەم سنوورە زیادکە هەم نەفتەکەشمان زیاتر بۆ دابین کات چونکە ئێرە بەڵام ئەوەی ناوچەیەکی سارد و شاخاویە ساڵانە بەفرێکی یەکجار زۆری بۆ لێ دەباری ئەجا بۆیە داوا لە حکوومەتی هەرێمی کوردستانەکەم هەم نەفتەکە و هەم کارەبایەکەش بۆ سنووری منتیقەی باڵەکایەتی زیاد بکە